وەیکێشەوەم تەکایە وەیاوە بە قسەی خۆش خماریە وەیکێشەوەم تەکایە ڕۆژان لە فەسڵی بەهار دانیشتبووم لەناو یەک باخ و بەوزار فکرم مەکرۆ من لە ڕۆژگار وتم باش وایە باش وایە فەڵەم دەربێنم من دێ بنووسمایی دەبۆ یادگار سلامم لێ کردی زۆر زۆر بەتەمکی جوابی دامەوە بە زوانێ شیرین وتم خوشکە گیان وا من مردم لە داخە تۆ بەو دوو ناڵۆ چیەکەینەوە بە
بێ دەستان خۆش بێ خۆشەویستانم ئازانم خۆشەویستانم لە گەڕامیدیا سڵاوتان لێبێ بەختەوەرە مەم یاوارەیەش لە بەرنمەیەکی نوێی هونەرستان لە خزمەتان نابم لە ڕاستیە نازانم بەرنمەیە لەم کاتەیە ناو بنێم چی تەنها هەواڵە مەگە بتوانم ئەو پرژێنێکی ڕۆحی ماندوویەوە بکەم لە کاتێکدا هەموو هەواڵەکان باسیەوەکەن وەفدەکەت لە بەغا گەڕایەوە بە دەستی بەتاڵ موچە نییە خەڵک دوو مانگە موچەی وەرنەگرتووە هەموو دڵتان ناخۆشە ئێمەی هونەرمەندان تەنها کاری بەخشینمان پێکرێ ئێمە و هاوڕەکانم لە گروپی هونەری میلی لە گەڕامیدیا هەموو کارمەندەکان خۆبەخشانە هەموو هونەرمەندە خۆشەویستانی کە لەم بەرنمەیە منان و لە بەرنمەکانی پێشووتریش هەمیان بە خۆبەخش ئەومان پێکرێ بتوانین لەم بارودۆخەنا هەموارەی کوردستان و وڵاتەکەمان دڵتان خۆش بین وەفدەکەیوان بەدەستی بەتاڵاتەوە بەڵام وەفدەکەی ئێمە کاک ساڵح پێنجۆنی هونەرمەند بوو بەدەستێکی پڕەوەهاتەوە کاکە ڕەحمەتی ئازەری بە ئێمە ناسان کاک ڕەحمەت گیان کاک ڕەحمەت بەخێر بێ بۆ بەرنمەکەمانە میوارێ خۆتان و بەنامە جوانەکان بۆ سەرجەم برایانی ئازیز بۆ هەموو بینەران و بیسەران هیواداریم بتوانین دڵەکانیان شادکەین وڵی لە ڕاستی ئێمە لەناو ئەم جۆ گەرمەیە کەی بینن ئێمە دڵی ئەوان پێنکەکەینەوە ئەو کاگە ڕەحیمی برام ئەنازانم چۆن ئەسبێ کاگە ڕەحیم گیان بەخێر بێت تۆ هەمی شاوکار و برا و خۆشەویستمە کاکە هاوڕێ سعدی خۆشەویست ئەم هونەرمەندە میلیە خۆبەخشانە بەڕاستی جێگەی شانازین وەکو باسم کرد ئەگەر موچەکەش لە ئێمە بۆیە بەخوا دڵنیا بن ئەگەر هەمووشیمان نەبەخشەیە هەر بەشی هەمان نەبەخشی کە ئەوجیرفانتان بەتاڵ نەبێ بەڵام هونەرمەندە میلیەکان ئەوەی کە لە دەستیانە هونەرەکەیانە هەمیشە بۆم بەرنامە هەرە بۆ هەرچێک پیان هەڵێم خۆبەخشانە لە ڕاستیە یەکسەر ئامادەن هونەرمەندی میوانی ئەم ڕۆمان کاکە ڕەحمەتی ئازەری لەو دیویزرێبارەوە شنەبایەکی گۆرانیە خۆشەکانی فۆلکلۆرەکانی ناوچەی مەریوانمان ئەمڕۆ پێشکەشەکات کاکە ڕەحمەت جارێکتە بە خێراتن دەکەم سپاس دەکەم کاک جەزاگیان کاک ڕەحمەتجان دەمێژە گەنجی ماشەڵڵا بەسە بێ بڵم دەمێکە خەریکی هونەری کوردیت وەڵی من تقریبان 3-4 ساڵێک دەبێت یعنی کە بە تەواوەتی شروعم کردووە و هەر خۆ دیە لە خانەوەدەت کەسێکە بۆ پێشتر وڵی لە خانەوادە ئەمەر باوکم خۆی دەنگی خۆشە ئیتر باوکم هەروە خۆی کاری هونەریە کاری نەکرۆ باوکرد کاری نەکردووە هەر بۆ خۆشی خۆی وڵی لێت ناشارمە بەخوا منیش لەو زرێبارە جوانە بوومایە و لەو ڕۆژهڵاتە جوانە بژێنها کاکە ئێمە ئەمە هەمیشە لەگەڵ ڕەکانمان شوێنی لە دایکبوونی هونەر ئەو دیوە لە ڕۆژهڵاتە خاسی خۆتانە ئێمە هەر ئەتوانم بڵم چاویجی هونەرە کاکە هاوڕێوایە ئەو دەنگە خۆش و زوڵاڵانە ئەو میلۆدی جوانانە وەرسی هەردۆسی گەڕیان کە بزانە لە مەریوان و لە سنە چەند ئەم هەموو گەڕیانە جوانانە هەمووی جوانانە ئێمە تەوان وڵات بەخۆشی مامەساعینەدین و بەخۆشی هەموو گەڕیان بێژەکان ئێرەمەناونەوە گەڕیان مامەساعینەدین خۆشەویستانە مەمێ ئاماژە بە یەکشت بەمان بەرنمەیە لەبەرەوەی نەمانێت دەشیستمان چێکو وەکو باسم کرد ئەمە کاک ساڵە پێنجۆنی خاڵۆزام و هونەرمەندی میلی دەنخۆش ئەو بەڕاستی هونەرمەندەی پێ ناسانویستمان نەمڕە لێبێ کاک ساڵح چاوی تۆ مازەکەن ساڵح بەڕاستی حەزیەتمان پێدا سپاس یەکەین زۆر سپاس هەر هاوکات هەر دوا بە دوایان بەرنمەیە بەرنامە فیناڵەکەمان هەیە بەرنامەی خەڵات و دیاری ئەمڕۆ ئامێرێکی مۆبایل دەرەچێت بۆ کەسانی کەوا زۆترین لایک و کۆمنت و شەیری پۆستەکانی ئێمە و هایپەرکلیگرو بەکەن لە ئینستاگرام و لە فەیسبوک کە هەر دوا بە دوایان بەرنمەیە ڕاستەوخۆ دوای پشوویەکی چەند دەقەیی بەرنمەکە پێشکەشەکرێت و ئەتوانیەوەش پێدی بکەن بە بەرنمەکەەوە ئەم بەرنمەیەش ڕاستەوخۆ پێشکەشەکرێ هەست پرسیارەکانە بێ لە میوانەکانە مەتوانن لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕامیدیا 1970 471 52 64 وایە خوژمارە مۆبایلی 1970 895 کەمایان بە واتساپیش دەتوانن پەیوەندی بکەن یا خوژمارەی کۆڕەکمان کە ڤایبەری لەسرە 1950 727 85 35 ئەتوانن پەیوەندی بکەن وە لە هەمووشی گرنگتر ئەمڕۆ بزانام استراحەت نییە بۆ من و کاک ڕێباز و هاوڕەکانم لەگەڵ کاک ڕەحیم و کاکە هاوڕێ ئەمڕۆ یاری فوتبۆڵە نیشمانە یعنی یاری دووگۆڵیمان هەیە لە نێوانی جاری بێشوو بەڕاستی یعنی حەشریان پێکردین کورتە باڵاکان 10 گۆڵیان لێکردین ئەوەنیان گۆڵ لێکرد بووین نەجیرفانەی گرت یەک تورەکە گۆڵیان لێکردین وە شەیدیشمان ناکاکە ئەو کاگۆران لەو ڕۆژەوە گۆرانی زیبات ئینشاءالله فەقیرە قاچی وەڵام مەگە دوعامان بۆ پێ بیبینەوە چکە واکە واسەگەرەوە خوشکانە یاریزانتان کەم نییە بەخۆی یاریزانی باشمان لەگەڵەیە بەڵام جاری بێشعمەرە وەڵە جاری بێشعمەرە بچکۆ هاوارێکەوەی کاکە بۆ خاتری خوا لە بەندا کەس ناتان بزێنە بۆ لە گۆڵاوەمان لە حیامان چۆنیان گۆڵ لێکردین هیوادارم ئەمڕۆ ئەوەمان گۆڵ لە نەکرێ خۆشەویستان ئەگەر حەزەکان بینەری و یاریە بن
کاژمێر 6 لە ساحەی چیا یاری نێوان هونەرمەندانی میلیە پێم وابێت سەنگەر کەمال و نێچیرەورامی و جێگەری میدیا حسێن و کێتر یاریەکە ڕاهیم علیاری و هونەرمەندانی زۆر تەیە کە یاریەکەن وە کچانیش خوا بکات لێمان نەبنەوە بەخوای تر بەگەر بەخوا جاری وەڵی لێتە ناشەمە جاری بێشوو بە گروپی گۆرانی و دەوڵی و باڵەبان و زەر بەڵپەرچیەوە چوین بە تەپڵ و بە زەر و بە مشتێکەوە چوین بەڵام کە هاتینەوە بەخوا لەو سەر بە مەقاماتینەوە ئەو نەما خەفەتە بوو خۆشەویستان توان بێن بۆ بینینی یاریەکەەوە ڕاستەخۆشە گەڕێن پەخشەکەین بچینە لای گۆرانێکتر دواتر کلیپێکی هەیە کاکە کلیپەکەی پێشکەش بکەین باشە کلیپێکی ئامادەکراوە لە بەشی کۆنتترۆلی کاکە ڕەحمەتی ئازەری ببینن وێمان ئامادەگاری بکەن بۆ گۆرانێکتر لای خۆێنەوە فەرموو. سزاوستم کێیە شەرخی ڕەجبینم فەرادی کۆکان من خانشینم فەرادی کۆکان من خانشینم گوڵ نەخشانم شلو من بەوانم سەو لەگەڵ ناکەم چونکە لە لەوانم چونکە لە لەوانم شانیا نایبینم خواب زلیلی شانیا نایبینم خواب زلیلی دایال بگرا خنجر بینا پاموا خواب و دکتر بیا بلا موا خواب و دکتر بیا بلا موا بیا بلا موا گل نقشانم گل نقشانم گل نقشانم شنو بالبوانم سونا قلبك چون كان اللوانم چون كان اللوانم بەڵە خۆشەویستانم ئەوە کلیپە بوو کە ڕەحمەتی ئازەری نازانم ئەمێ پرسیارێ بکەم کلیپەکەی بەرەمهاتووە وەکەی وێنەی کاری کلیپی بۆ کراوە. وەڵام کلیپە تقریبان ئەم ساڵ ئەنجاماندا گۆرانیەکەی گۆرانێکی فولکلۆرە گۆرانی من لە سەوتی مامۆستا ئەبوبەکر ئەسکۆڵم بیست ئیتر بە ئیجازەیە و مامۆستا گەورە ئێمەش کلیپەکەمان گۆرانەکەمان وتۆ کاری تەسویریش کاک دیاکۆ لە بۆکان تەسویری بۆ گرتین کاری ستودیۆ برادەرێکی خۆم لە شارە جوانەکەی کرماشان کاگارادی هاشمی ئەو تەنزیمی کرد بۆمان کاری باڵەبانی کاک حامدی پیرا بوو شمشاڵیشی کاک میلادی شەمسی بوو دەستان خۆش سپاسی ترێژ هیوادان جێگە ڕزامەنی هەموو بیسەرێ ئەوەی کە من دڵخۆشەکە هەمیشە لە کلیپەکانی وایە بەیاخی زۆر بە فۆلکلۆر بە ئامێرە کوردیەکان بە جلوبەرجی کوردی بە لۆکیشنی کوردی بە شوێنی ینی بەڕاستی بەداخەوە لای ئێمە کلیپەکان ئێستا پێیان وایڵی فلیم بەرەمێنێ هێنێت فلیمێکی ئێغرایی وشتی بڵێ مۆسیقاکە چێت لە تورکیا مۆسیقای تورکی تێکەڵەکە تو بۆ هونەرینەتەوەکەم تێگەی تۆ تا ئەم کوڕە خۆی ئەترافەکان کوڕە هونەرمەندە گەنجە خۆشەویستە ئەڵە میلۆدەکەم لە هونەرمەندی میلی ناودار ئەبوبەکری ئاسکۆڵ ئیجازەم لێ وەرگرتووە وتومەتەوە بە شێوەیەکی جوان ناتوە تێکی بە سێری کە کلیپەکە خانمێک بە جلوبەرجی کوردی جوانەوە و ئامێری قوربە و ئەمەی چی پێڵن کاکە ڕەحیمان مەشکە و نازانم شمشاڵ و ینی بەڕاستی کفرە نازانم
ئەچێ لێرە گاگاڕە چە میلۆدەکەی منە با لێرە هی هەورەمانە بای بەر لە تورکیا مۆسیقای بۆکە خوا بوو گرێ بۆ خۆ دوهنەرێکە تێچی بۆ تێچی دەست خۆش من دەستخۆشی لێکم سپاسەکەم بە قوربانم کاک جەزای ئەو هیوایی کە هەمانە ئێستا هیوایەکمان مابێ لە ڕۆژهەڵاتەوە کە هەموو جارە گەێڵن ئەنوەرە تۆ چۆ بە ناوچەی هەجیج و مەریوان و زۆر ناوچە بگەڕێ ئێشتا هەر دێهاتەکان وەکو خۆی ماوە بە شێوەی جوان بە کەلتور جلوبەرجی کوردی هەڵپەرچەی کوردی چەندین بەڵایەگە بڵم ڕەنگە بڵێم هەزاران نا بە سەدان گروپی هەڵپەرچی هەیە لەو ڕۆژهەڵات هەیە سەدان گروپی جوان جوان هەیە چەندین گروپی مۆسیقای زۆر جوان هەیە کە هەندێک بەس لێرە بەداخەوە هەر ئەمانەی هوەرەکەی خۆمان بەدەستی خۆمان لە ناوبەرین و هەندێک کەڵای ڕاگەانیش مساعیدەبەوە بەداخەوە ئەبچینە لای بەرهەمێکتری بەڕێستانەگەر ئامادە لە خزمەتانە زۆر سپاسانەکەمەگە بە هاوکاری بەشانیاری بەتوانە کاکە هاوڕێسان و کاکە ڕەحیم ئەچینە لای بەرهەمێکتر شرمانی و چاوێک لێم بێ
گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە. ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا. کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان. ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا. بەڕاشی چاوی هاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە. چاوی هاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان. بۆ ڕێکلامکردن لە کەناڵی میدیایی گەڕیان پەیوەندی بکە بە 0772 999 658. برژاندۆ بەرۆی ئەگری جای خاوی هاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان. خۆشەویستانم هاتمەوە خزمەتان بۆ تەواوکردنی بەرنامەکە لە ناو دەرەجەی حرایەتی ڕەحیم چەنە وڵا هەڵە زستانی شەکوڵی لێ ڕەحیم چکە لێرەوەی گەرما بووە ڕەحیم جانەمەیز نییە زوو جەلال گۆڵایی و ساونای گەڕیانە برای خۆشەویستمان هاوڕێی هەمیشەییمان هاوکاری گەڕیان میدیا ئەمیدێرش لە ڕێگەی کاکسەرۆتی حاج محەمەد بامەچیەوە بەڵێنیەوە ئامێرێکی پێنەکەرەوەمان بۆ دەرمین بکە ئێتە دیارە و برادەرە لە سەفەر ئێستا ماڵی ئەوە بە کاکە گەڕیان وای لێ هاتووە خێر و زەکاتی پێشە خۆتان نەزانن لەبەرەوەی هیچ زاهات و هیچ دەستکەوتێکمان نیە تەنها بۆ خزمەتی میلەتەکەمان ئێمە شەو ڕۆژیشەکەین ئەو تا گەریەوە لە هات شوێنێکتر بنەبێ پاداش وەربگرن بەڵام لای ئێمە ئەرکەکەشەکێشن و بە ئامێری خۆتانەوە هەمووی بە خۆبەخشەوە کاکە ڕەحمەتی جەمڕەکە لە مەریوانە توار بە خۆبەخشاتوتە لە ئێمە من ئەمڕۆ زۆر دڵخۆشم کە هاوڕیانی ڕێباس هەموو خەڵات و دیاری هەر هەمویان لە کۆمنتەکان حەشتەکەن دەستیان خۆش بێت ئەوانەشتان بۆ حسابە ڕێباز ئەڵێ و کۆمنتانن لێرەش نووسن ئەچێتە تیر و پشکەوە دەستیان خۆش بێت لەبەرەوەی بەڕاستی سوپاسیانەکەم لەو پەڕی بادینانەوە تا ئەو پەڕی ناوچەکان هەموو کۆمنتەکانە بینم دەست و چاوتان خۆش بێکە کات نەبوو ئێستا وەڵامی کۆمنتەکان بەمەوە بۆ دیار ئێسان بەرنامەی ڕاستەوخۆ لە تیکتۆک گەڕوە لە یوتیوب ئێستا ڕاستەوخۆیە لە تەلەڤیزیۆنی گەڕانێجی لە هەر شوێنێک بینەرمان ئێستاوتان لێبێ لە گەڕیان FM لە رادیۆ ئێستا لە خزمەتانین خۆشەویستانم وەکو باسمان کرد هەست پرسیارێکتانە بێ ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن ئەچینە لای گۆرانی تری کاکە ڕەحمە دەگەر شتێکی ئامادە بێت بۆ گەرمایە باشتر گۆرانی بۆ ترێ پێما کاکە ڕەحیم بەجار هەندێک هونەرمە دێنم سار بێ کاکە دوایڵە دەنگم نووسا و ناتوانێت بێڵە بەسەم گەرمایە باشە نەرمێکا بەڕاستی مادەم ئاچینە لای گۆرانێکی شاد بەشکم تا گەرمین بچین فەرمووە گەر گۆرانێک ئامادەیە کاک ڕێبازیان ئەچینە لای گۆرانێکی شادمان پێشکەشەکەن ئاسمانی باشە خوایە شکرم بۆ باشە بەختم ئاسمانی باشە خوایە شکرم بە باشە یارم چاوی ئەڵێنە ئەڵێ یا سێرەی گەشە یارم چاوی ئەڵێنە ئەڵێ یا سێرەی گەشە گوڵە نارە نارە نارە
شێوە شیرێنە دای منکانی کانەکانی لە تویکانی باوانەوە منکانی کانەکانی لە تویکانی باوانەوە بە خێراتی بانچاواتی و یارامی گیانەوە بە خێراتی بانچاواتی و ئارامی گیانەوە دەستان خۆش بێ دەمتان خۆش بێ دەمت خۆش بێ بەخێر بێتەوە بەخوازانم لەو گەرمایە داوای لێبوردنەکەم ئەبێ بمبەخشن خۆشەویستانم من ئەوەیە زۆر جا پێ ماڵەوە لە بەزم ڕزمی خۆتان ناکەون ئێمە بۆیە لە بەزم ڕزمی خۆمان ناکەوین بەڕاستی بۆ ئەم کولتورە لە ناو نەچێت سەیری ماشەڵڵا و هونەرە جوانێک کاگە ڕەحیم پێشکەشێکا و باڵەبانە ئەو ئامێرە کوردی ئەو ڕاستەکی بۆردەکە بیانێ بزان چۆن بە شێوەی زەڕ بوو لەگەڵ ئازباڵەبانێکی زۆر بەتوانێت وە کاکە ڕەحمەت بزانە میلیۆدە جوانانە ئەگەر ئێمە لەم بارودۆخەنە هەموارەیە ئەگەر لەم کاتەیە کە دنیا هەمووی بەس باسی سیاست توشتی ناخۆشە ئەگەر ئێمە ئەم هونەرە بەردەوام نەبێ هونەر نامێنێت کاکە ئێمە لەبەرەوە لە بەزم ڕزمی خۆمان ناکەوین خۆ نەبێت سەمە خۆمان دڵمان زۆر خۆش بێ گۆرانی شاد پێشکەشیەوەکەین بەڵام دڵنیا بن بۆ دڵخۆشکردنی ئەوەیە و بۆی هونەرەکە لە ناو نەچێ لەسەر ڕێبازی و نەمرانە ئەحمەد شەماڵە مامەسا محەممەدی ماملی حەسەن زیرەکە پێش خۆمان ئەمە هونەرمەندانێکە خزمەتە زۆریان کردووە ئەمانەیە وەردەوام بین ئاگادارتانەکەمەوە پاشان بەرنامەی ڕاستەخۆ بەرنامەی فیناڵی خەڵات و دیاری پێشکەشەکرێ و دوا بەدوایەوەش کاژمێر 6 نازانم من پێم خۆش بەگر ڕەحمەتیش باتە ئێستا فکرێن بوات لەبەر یاری نێوان هونەرمەندانی میلیە لەگەڵ کچانە باشکە مەری زێبێ بەم گۆرانیانە بیبینەوە بەشم لێش وەڵا خۆش خراپ نییە خۆشەویستانم بەڵێ بەخوا ماشەڵڵا گەرمی کەتونێتەوە کاک ڕەحمەت پێشەوەی بێ بۆ ئێرە ئەمە دوا پرسیارمەوە چینە لای دیاری بەرنامەکە گۆرانی کە پێشکەشمانەکەی پێشەوەی بێ بۆ سلێمانی یا بێ بۆ گەڕێمیدیا هیچت لەبارەی رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیانەوە بیست بوو وڵی من هەمیشە خۆم لە هیچ مۆبیل هەمیشە پەیگیری کارەکانتان بووم بە سەیری لە کاناڵی یوتیوب لە رادیۆ خودە بەنامەی رادیۆکەتان کە ئەکسەرەن لە ئێمە ڕوون نزجا دیاتەکەمان نزیکی مەرجی باشماقە ئیتە کە ڕۆین بۆ باغ دانیشین باوکم لە ڕێوە موبایلەکەی دەرێنێت و ئێقادە سەر رادیۆ گەڕیان هەر پێشمان رادیۆ نەکبەتێکەمە برادێکمانێ بوو بە لیوە هەر پێڵن عریف فڵان ینی ئێمە ژێسا هەڵێ رادیۆ گەڕیان بەس ینی شتەکان ئێمەتان بینیوە بارحاڵ بەڵێ زۆر پێخۆشحاڵە بووم کە شکر بۆ خوا ئەمە رادیۆی گەڕیانە ئەم ستۆدیۆ بچووکە گەرمەیە کە هاتی ئەمڕۆ ئەم وەسەیە کە تۆ بینیت ئینشەڵڵا فیانەکە بێتەوە رادیۆ من و کاگالای دیاتوە ئەو نازانە جوانخوا هەر محبەتان دنیایەکە ئێمە هیچمان نمەوە تەنا گۆرانێکە بکا بە دیاری بەرنامە من سوپاسی بێپەیانی کاکە هاوڕێسا دەکەم کە هەمیشە هاوکارمە بەرەگەرمدا سوپاسی بێپەیانم بۆ کاکە ڕەحیمی باڵەبانی خۆشەویست کە بەڕاستی بەشی شێری بەرەکەویش لەم رادیۆیە کە هەمیشە لێرە کاکە ڕەحمەتۆش بەخێراتی قوربانم سپاس دەکەم کاک جەزاگیان قوربانم سپاس دەکەم زۆر خۆشحاڵدارەکانی خۆت بە هەوادارانی گەڕامیدیا وەڵا چاوی هەمویان ماچەکەم زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ توانیم ڕێزەیەکی توانی بێت من دڵیان خۆشکێن زۆرە بۆ ئێمە هیوادارم هەموو کات و ساتێکی ژیانیان پڕ لە خۆشی و شادی بێت سپاسی ئێوەشەکەم سپاس بۆ ساڵحی پێنجوانی هونەرمەندی خۆشەویست کە هونەرمەندە خۆشە و خۆی ناتوە گلەی بێلێ ئەوە گلەیەکە ئەوە لای ئێمە حسابی بۆکەین و سوپاسی بێپایانمان بۆ کاکە ڕێباز هاوکاری هەمیشەیەم وە کاک بورهان هیوادارم ئەم یاوارە توانی بەتمان دڵیەوە شاد بکەین لە کاک ساڵح پێنجێنی مامۆستا ساڵح کاک شۆڕشی حاجی کاک شۆڕش سڵاو و ڕێزێتی فرەمان پێدا لە شارە جوانەکەی پێنجێن کاک ئەمین مەسۆیی کاک فەرمان بەڕاستی زۆرم عەزیێتاون و زۆر یارمەتیان ناوم تا توانیمە بێمە خزمەتی جەنابتان
من سپاسانەکەم خۆشەویستیمەیە بە سپاسانە. هەمووتان ئازانم لەگەڵ دیارەک کە گۆرانیە کە کاکە ڕەحمەت یازەری پێشەشمانەکان بڕۆین کۆتایی بە بەرنامەم ڕە هونەرستانێنین پاش کەمێکتر ڕاستەخۆ ئێمە خزمەتان بۆ بەرنامەی خەڵات و دیاری چاوەڕوانمان بن و دیارەکەمان ئەمڕۆ تیرروپشکنجامین ئامێرێکی مۆبایلە کۆمپانیای هایپەرکلینگ گروپ پێشکەشتانەکەن فەرموو ئەچینە لای دیارەکەی کاکە ڕەحمەت و ماڵتان ناوە لە بەرنامەی چۆنی دەڵێ وانەکەم نایی لە باوەشەکەم چۆنی دەڵێ وانەکەم نایی لە باوەشەکەم تۆ تەنیا من تەنیا بۆ یەک باشین چاوەکەم ئازیزم دەمەوێنە تاوتایە من ماچیکەم ئازیزم دەمەوێنە تاوتایە من ماچیکەم وەی کەوێ ماڵم کەوێ وەرهەڵاتمانەکەوێ وەی کەوێ 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 وەرهەڵاتمانەکەوێ ئەو ڕۆژە من شادیمە شوەکەی لە ماڵۆ نەوێ ژینای لە ماڵۆ نەوێ
زرنگەر زێڕۆگە وەرتەوە یاڵا کاکی زرنگەر زێڕۆگە وەرتەوە دوگەمەوە دۆڵە